بنزیخانەیەک لە گەڕەکی فەرمانبەران ئاگری گرتووە من ئێستا لە بەردەم بنزیخانەکەمەوەی هەیە دووبار هەڵگری ئۆتۆمبیلێک تاوەکو ئێستا ئاگری گرتووە ئاگرەکەش تاوەکو ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە تیمەکانی بەرگری شارستانی خەریک کۆنتڕۆلکردنی ئاگرەکەن ئەوەی کە دیارە من بینیمە بەشێکی با بڵێن یەک لە پەمپەکان ئاگری گرتووە و دواتر لای خەزانی بنزیخانەکە ئاگری گرتووە لەگەڵ شوێنەکەی کە غەسلی ئۆتۆمبیلی لێیە ئەوێش ئاگری گرتووە دووبار هەڵگری ئۆتۆمبیلێک و لێ ئێستا تیمەکانی بەرگری شارستانی بە چواردەوری بنزیخانەکەدا پەرش و بڵاو بوونە خەریک کۆنتڕۆلکردنی ئاگرەکەن بنزیخانەکە ئەوەی کە باز دەکرا هەمووی نەسوتاوە تەنها بەشی دواوەیەتی لەگەڵ پمپێکێتی ئاگر نەگەشتە کارجێڕینی و بنزیخانەکەش ئەوێش نەسوتاوە بەڵام تیمەکانی بەرگری شارستانی لێ نزیک بوونەتەوە خەریکی کۆنتڕۆلکردنی ئاگرەکەن هەڵبەتە بنزیخانەیە ڕۆژانە بنزینی 750 دیاری پاڵپشتی کراوە بە نرخی حکومی دابەش دەکات بەڵام ئەمڕۆ ئەم بنزینەی دابەش نەکردووە کە ئەمەش وای کردووە کە ڕێژەی سوپانی ئۆتۆمبیل کەمتر بێت کە ڕۆژانە و بنزیخانەیە ئۆتۆمبیلێکی زۆری لێ دەوەستا و خەڵکی نۆریان دەگرت بۆی بنزینی 750 دیاری وەربگرن بەڵام ئەمڕۆ بنزینەشی دابەش نەکردووە تەنها ئۆتۆمبیلێک و دووبار هەڵگر لەنێو بنزیخانەکەدا سوتاون و تیمەکانی بەرگری شارستانیش بەردەوام لە کۆنتڕۆلکردنی ئاگرەکەی نێو بنزیخانەکە